لەگەڵ بەڕێز دکتۆر ئاسۆ حاوێزی گوتەبێژی وەزارەتی تەندروستی دەست با گفتوگۆکان دەکەین بزانین قسەی ئەوان چیە لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. دکتۆر ئێوارەتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. دۆخی ڤایرۆسی کۆرۆنا چۆن ئێستا لە هەرێمی کوردستان؟ زۆر باز لەوا کرێت بڵێن ئەمە شەپۆلی پێنجەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە. بەڵێ زۆر سپاس سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24. هەروەک ئاماژەت پێدا بالفعل ئێستا دەتوانین بڵێن ئێمە لە شەپۆلی پێنجەمی لە سەرەتای شەپۆلی پێنجەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا دەبینین ژمارەکان ڕۆژانە ڕوو لە زیادبوون دەکات. یعنی بە پێش هەفتەیەک یعنی پێش 10 ڕۆژ تقریبەن ڕێژەی توشبوونی ڕۆژانە لەو تێستانەی کە دەکرا لە نێوان 2 هەتا 4 لە سەتا بوو، بەڵام ئێستا لە نێوان 15 هەتا 20 لە سەتایە. ئەو ژمارەیە پێمان دەڵێ کە حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاد دەکات لە هەموو شوێنەکان. باشە دکتۆر ئاسۆ، لە کاتێکدا زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەو ڕێکارانەی کە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنادایان نابوو هەڵیان گرت، بۆچی دەبێت لە هەرێمی کوردستان جارێکی دیکە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بینەوە؟ هۆکارەکەی چی بووە جارێکی دیکە ئێمە توش بووینەوە؟ یعنی سوالەکە بڕێک وەکو دەرەی عەکسە، ینی ڕێکار یان لۆ توش بووینەوە، ئەوە دووشتی جیاوازە. جا تۆ توانی ڕوونکردنەوەمان بیتێ دکتۆر ئاسۆ؟ ڕێکارەکان باسی ئەواکەم پرسیارەکە هەڵەیە ببوورە لەبەرەوەی هەمان ڕێکار ئێمە دەگرینە بەر، بەڵام لەبەر چ بڵاوبوویتەوە لەبێژ بڵاوبوویتەوە. بەڵێ ئەمە ئێستا پێ دەرێم ینی سەبەبەکانی زیادبوونی ئەو ژمارەیە چییە. ئەمە ڕێکارەکان نەگۆڕایانێ و ڕێکارانەی کە لە ئەوروپا هەیە لێرەشەیە و هەروەها ئاسانکردنی ڕێکارەکان، ینی زۆر شت کە لابردرایە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لابردرایە. ینی ئەو قویودانەی کە هەبووە لەسەر هاونیشتیمانیان بە شێوەیەکی گشتی زۆر ئاسانتر بووە ئێستا لەوەی کە لە شەپۆڵەکانی پێشتر هەبوو. لەبەرچ زیادی کردیە لەبەرەوەی ڤایرۆسەکە هێشتا وجودی هەیە و علمیەنیش لە ڕووی زانستیەوە ئەگەر ڤایرۆسەکە هەبێت ینی گومان لەوە دەکرێت ئەگەر هاتوو ژمارەکە فترە نافەترە زیاد بکات. کەواتە لەبەر ئەوەی کە ڤایرۆسەکە هێشتا هەیە لە ناو کۆمەلگا، ئەوە منطقی ئەگەر برین مەسەلەن ناوە ژمارەکان بەرزیونیزمی بەخۆی بینی، چونکە تاوەکو ئێستا ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە. بەڵام ئەوەی کە جێی ئاماژەیە حاڵەتەکانی داخیلبوون لە ژوورەکانی چاودێری چڕ کەمترە بە بەراورد لەگەڵ شەپۆڵەکانی تری کۆرۆنا. ئەمەش چەند هۆکارێکی هەیە، ینی توشبوونی خەڵکو دوایە دەربازبوونیان لە ڤایرۆسەکە بەرگریەکی تەواو دەداتە. لەش پاشویش وەرگرتنی ڤاکسین، هەردوو ژەمە ڤاکسین، دوایش ژەمی سێم ئەمەش کاریگەری هەبوو لەسەر بەرزکردنەوەی هێزی بەرگری و یاخود شەڕکردنی هێزی بەرگری ئەو کەسە دژی ڤایرۆسەکە. ئەمە هەمووی پێمان دەڵێن کە لە بەرچی ئەو حاڵەتە خراپانە کەمترە لەوانەیە کە داخل دەکرێن لە ژوورەکانی عینایە خود لە ژوورەکانی چاودێری چڕ بە بەراورد لەگەر شەپۆڵەکانی تری کۆرۆنا. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە باسی لێوە بکەین لە هەڵمەتەکانی خۆشمان ئاماژەمان پێداوە چەندجار ڕێکارەکان زۆر گرنگە خەڵک بەبیر خەڵک بهێنرێتەوە کە چۆنێتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و ژم وەرگرتنی ڤاکسینی ژەمە ڤاکسینی سێم بە تایبەتی ئەوانەی کە دوو ڤاکسینیان وەرگرتیە، بە تایبەتی ئەوانەی کە هێزی بەرگری لەشیان کەمە، ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە، ئەوانەی کە بە ساڵات چوونە، ئەوانەی کە مەسەلەن تەمەنیان بەرزە، ئەوانە زۆر گرنگە بتوانن ئەوەی دوو ژەمی وەرگرتیە ژەمی سێم وەربگری تاوەکو بەرگریەکی باشتر لەشی دروست بێت. زۆر باشە. دکتۆر، ئێستا زۆر لە هاوڵاتیان هەموو نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنای تێدایە، بەڵام ئەو وا هەستەکە کاڵێ من ڤایرۆسی کۆرۆنامی ڕەنگە پەتایەکی وەرزی بێ. پرسیارەکە ئەوەیە ئێستا هیچ پەتایەکی وەرزی هەیە بۆی هاوڵاتیان وا هەستکەن ئەمە کۆرۆنانیە و پەتای وەرزیە جایکەنەوە لە یەکدی؟ بەخۆی پەتای وەرزی ئەمە ئەنفلوێنزامان هەیە، مەسەلەن پارە ئەنفلوێنزامان هەیە کە ئەوانەش ئاڕێنەی ڤایرۆسن وەکو ئەوەی کۆرۆنا. بەڵام هەست دەکرێت کەمترە بەوەی کە لە هاوین هەبوو، ینی ڕێژەکە کەمترە بەوەی کە لە پایزوستاناندا هەیە، بەڵام هەر هەیە. یعنی شەرت نییە ئەو نیشانانەی کە هەیە هەمان نیشانەکانی یاخود ڤایرۆسی کۆرۆنا بێت، چونکە زۆر لە جۆرەکانی RNA ڤایرۆسی کە پێدەرێنیانم جۆرەی ڤایرۆس نیشانەکانیان لە یەکدری دەچن. ئەو پەتاوەرزیانەی کە هاوشان ینی لە هەمان کاتی بڵاوبوونەوە و زیادبوون ڕێژەی کۆرۆنا هەیە، تقریبا نیشانەکان و ئەو حاڵەتانەی یاخود ئەو نیشانانەی کە لەسەر نەخۆشەکە دەردەکەوێت زۆر لێک دەچێت. بۆیە زۆر جار پێویستە ینی جیاکردنەوەی ئەمە پێویستە بە ڕاوێژکردن بە پزیشکی پسپۆر زۆر گرنگە تاوەکو شێوازی چارەسەریەکە مس نەبێت، ینی بزر نەبێت لەوەی کە ئەگەر کۆرۆنا بێت و چارەسەرەکە هەڵەبێت لەوانەیە نەخۆشەکە باری دەرونی تێکچێت و خراپتر بێت. بۆیە
باشترین شت لەو حاڵەتەی کە زەنابەت باست کرد ڕاوێژکردنە بە پزیشک و کەسانی پسپۆڕ. دوا پرسیار بۆ بەڕێستان بە کورتی وەڵامم بەرەوە بۆ خۆ تەزانی چەند ڕۆژێکی کەمی مەماوە بۆ جەژنی قوربان و هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان قوربانیەکەنەمە و کوونەریتێکی لێ هاتووە لە ناو هاوڵاتیانە. ئێوە ڕێنماییتان چیە لە کاتێکدا کە لەو لاشەوە ڤایرۆسی تای خوێنبەربوون بڵاوە لە ناو هاوڵاتیانە؟ بەڵێ پرسیارەکە لە زەیتی چونکە ئێستا ئەمە جەژنی قوربان هەیە، ئەمە ڕێنمایەکانمان وازەحە بە هێماهەنگ لەگەڵ قایمقامێتەکان کە نوێنەری وەزارەتی تەندروستی یاخود نوێنەری تەندروستیەکانی تێدایە لەگەڵ ئیدارە سەربەخۆکان پێویستە لە شوێنی تایبەتی خۆی ینی ئاژەڵەکان ینی کوشتارگەکان ئەوانەی کە مامەڵەی تەواوی تەندروستیان هەیە لەوێن دەر کاری خۆیان ئەنجام بدەن بە دەر لەوە لەوانەیە معڕەز بێت کە هاو نیشتیمانیان تووشی نەکرد تای خوێنبەربوون جۆرە هات نەخۆشی تر بن کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە لە بۆن مرۆڤ ئەوەی کە گرنگە هاو نیشتیمانیان بزانن مەزدەڕی ئەو گۆشتە چیە لە چێن دەردەکڕن و شێوازی خەزنکردنی لە ماڵەوە چۆنە شێوازی ینی کردنی دوایە خواردنی ئەوانە هەمووی و حەز دەکەم ئەوەش باز بکەم ینی ئەو هەڵمەتە هۆشیارانەی کە ئێمە دەیکەین ینی تەنها لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە نییە تەنها لە ڕێگەی سۆشەڵ میدیا نیە چکە لەوانەیە لە گوندێکی دوور یاخود لە ناحەیەک ئەو ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ نەکرێت یاخود وەکو خۆی نەگات بە هاوڵاتیان بەڵام ئەوەش وای لەمە کرد لە هەموو بنکە تەندروستیەکان کە نزیکن لەو شوێنە دوورانە بتوانین پرۆشور و فلیکس و ئەوانە تەوزیع بکەین تاوەکو هاو نیشتیمانیان ئاگادار بن بە تایبەتی ئێستامە لە جەژنی قوربان نزیک بووینەوە پێویستە لە شوێنە تەندروستەکان گۆشت بکڕن و هەروەها ئەوانەی کە لە کوشتارگەکانیش ئیش دەکەن پێویستە خۆیان هەست بە مەسئولیت بکەن خۆیان یارمەتیدەری کەرتی تەندروستی بن چکەمە ئەمە ینی هەڵمەتێکی گشتگیرە تاوەکو هەمومان لەبەرەوەی ئەگەر حاڵەت کەم بکرێتەوە ئەکید حاڵەتی خراپیش کەم دەکرێتەوە لە بیریش نەکەین کە ڕێژەی مردن بە تای خوێنبەربوون زۆر زیاترە لە زۆربەی ڤایرۆسەکانی تر بۆیە زۆر گرنگە هاو نیشتیمانیان ئاگادار بن ئەو کەسێک کە لە کوشتارگەکانیش دەکەن یارمەتیدەری ناوەندە تەندروستیەکان بن یارمەتیدەری دەستگایەکان بن کە ببێتە هۆی ئەوەی کە پارێزگاری ژیانی هاو نیشتیمانیان بکەن. بەڕێز دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی سوپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان و سوپاس بۆ ڕێنماییەکان.